هەتاکو دێ هەر گوێمان لەوا بێت بەهۆی گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوا بەداخەوە زۆرێک لە ڕووبار و سەرچاوەکانی ئاوی سەرزەوی و لە وشکبوونەکەنەرەوەی کە بەداخەوە خەریکە لە عێراق ئابینرێت و بۆ نمونە دیج لە فورات و ئەمانە بەڵام لە لای خۆمان لەخوا بەزیابێ ئەمساڵ بارانێکی باشباری تا ڕادەیەک بە فریشباری و ئەبینین کانیاوەکان ڕووبارەکان شکری خوا پڕ ئاو بوونەتەوە بوژاونەتەوە بۆ ئەوەی کە بزانین لە ئێستاە وەکو هەرێمی کوردستان و بە تایبەت سلێمانی بارودۆخی ئاوی ڕووی زەویان ئاوی سەرزەوی بە چ شێوەیەکە میوانێکی بەڕێزمان لەلایە بەڕێز ئاریفایەق بەڕێوبەری ئاودێری سلێمانی کە پێمان خۆشە بەڕێزیان لەسەر بارودۆخی ئاوی سەرزەوی لە ئێستا لە هەرێمی کوردستان بە تایبەت سلێمانی زانیاریمان پێشکەشکەم زین لای خۆمان ئینشەڵڵا بارودۆخەکە باشە کاگاریگیان سڵاوی لێ بخێر بێ سڵاو لە بەڕێزتان سڵاو لە کەناڵی کورسات دەستخۆشی مێ بۆ بەڕێستان بۆ میوانداریە سڵاو بۆ بینەران و بیسەرانی کەناڵی کورسات کە هەمیشە پێشنگ بوون هیوای سەرکەوتنا بۆ خۆزم سپاس دەکەم ئێمەش بۆ ئێوە هەر بە سەرەتا بینە لای ئەو باڵین بەڕێوەبەرایەتیەکەی ئێوە بەڕێوەبەرایەتی ئاودێری و ئەرکەکانتان زیاتر بۆمان ڕوو نەکەیتەوە ئەم بەڕێوەبەرایەتیە چ ئەرکێکی لەستۆیە تاوان بەڕێوەبەرایەتی ئاودێری سلێمانی لە ئێستا تقریبا خەریکە ناوەکە شێگۆڕە بە ئاوی سەرزەوی چونکە بەرپرسیارەتی بەڕێوەبەرایەتیمان هەرچی ئاو و چەم و ڕووبار و کانی و کارێزانەیە کە بە ئاوی سەرزەوی حسێبن بەڕێوەبەرایەتیەکەمان پێگێت لە 23 هۆبە کە گرنگترین ئەرکەکانی لە 4 ئەرکی سەرەکییا خۆی بینێتەوە یەکیان پرۆژە ئاودێریەکانە کە وەختی خۆی لە ساڵی 1956 پێم وایە یەکەم بەڕێوەبەرایەتی ئاودێری بۆ کە دەسەڵاتدارانی ئەو کاتی ناچار کردووە بەهۆی دەوڵەمەندی سنووری پارێزگای سلێمانی بە سەرچاوی ئاوی کە ئەم بەڕێوەبەرایەتی بێتە کایەوە و هەروەها بوونی دوو پرۆژەی زۆر استراتیژی گرنگ لە سنووری پارێزگای سلێمانیش بەنداوی دوکان و دەربەندیخان و هەروەها گەورەترین پرۆژەی استراتیژی لە عێراقا نەک تەنها لە هەرێمی کوردستانە ئەویش پرۆژەی ئاودێری جۆگەی سەنگەسەرە کە درێژەکەی 62 کیلۆمەترە هەروەها پرۆژەی ئاودێری دەلێن لە سنووری پارێزگای هەڵەبجە کە 24 کیلۆمەترە ئەم بەڕێوەبەرایەتیە دروست بووە و 4 ئەرکی سەرەکیمان هەیە یەکەمیان ئەو پرۆژە ئاودێریانەیە دووەمیان هۆبەی بربەستە خاکیەکانمان هەیە کە دروستکردنی بربەستی خاکی و توێژینەوە و دیاریکردنی شوێن و پێگەکانێتی سێمیشیان هۆبەی وەگەرخستنمان هەیە چونکە لە سنووری پارێزگای سلێمانی ئەمە زیاتر لە 8,000 کانی و کارێزمانە سوپاس بەخوای گەورە ئەم کانی و کارێزانە پێویستیان ساڵانە بە نۆژەنکردنەوە هەیە پێویستیان بە هەڵبەستنەوە هەیە کارێزەکان پێویستیان بە دروستکردنی بیرەکانی هەیە و هەروەها پێویستیان بە دروستکردنی حەوز و جۆگە هەیە ئەو هۆبەیەکمان هەیە تایبەتە بۆ هۆبێەوە هۆبەی گرنگترین هۆبەشمان لە ئێستاە هۆبەی حەوز و پێوانە ئاویەکانە کە بەرپرسیارن لە پێوانەی ئاوی هاتوو چکە ئێمە 4 ڕووباری سنووریمان هەیە ڕووباری زەی بچووک کە بەنداوی دوکانی لەسەر پێگێت و هەروەها ڕووباری سیروان ڕووباری زمکان و ڕووباری بانەچۆمان کە لە ئەوانە سنوورین و لە ئێرانەوەیان و تقریبا هەفتا ڕووباری ناوخۆییشمان هەیە کە هەندێکیان وەرزین و هەندێکیشیان بەدایمی ئاویان پێیا لەبەرەوە ئەم هۆبەیە بەردەوام خۆی بەداخەوە بواە هەفتانە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ جارێک بچوونایە و پێوانەی ئاویان کردای بەڵام لە ئێستاە هەفتەی جارێک ئەمانە پێوانەی ئاوی ئەو ئاواکەن کە داهات ئەبێ بەداهات بۆ بەنداوی دوکان و دەربەنیخان باشە کاگاری تۆ پێمان بڵێ بزانین حاڵی چەم و ڕووبار و کانیاوەکان چۆنە بۆ ئەم ساڵ و ڕێژەی بارانبارین چۆنە بۆ ئەم ساڵ ئەوەی کە لەسەر زاری خەڵکە ئەم ساڵ بارانێکی باش باریوە بەڵام ئەم شتە زانستی نییە زانستی چیمان پێڵێت ڕێژەی بارانبارین بەرز بۆتەوە وەکو خۆیەتی بەراورد بە بەرواری پار ساڵ ئەم کاتە بەڵێ تاوان سپاس بەخوای گەورە ڕاستە ڕەنگە بەپێی ئەو داتایانی کە هەیە وەکو سنووری پارێزگای سلێمانی خۆیڵێن ناو شاری سلێمانی 585 ملیم و پوینت ئەوە نەباریوە بەراورد بە ساڵی پار لە هەمان بەروارە وەزان 40 ملیمێکی فەرقە بەڵام خۆشحاڵێک و خۆشبەختانە لەوایە کە دەرەوەی سنووری دەروی ناو شاری سلێمانی ئێمە بۆ نمونە بەرزنجەمان هەیە بەرزنجە 1120 ملیم باریوە کە پار لەم وەختەیە 900 ملیم باران باریوە قەزای قەرەداخمان هەیە کە لە ئێستا 1035 ملیم باران باریوە پار تا ئەم وەختە 804 ملیم باران باری بوو هەروەها چوارتامان هەیە 1120 ملیم باران باریوە پار
تقریبا 740 ملیم بارانباری بوو قەزای پێنجێنمان هەیە کە لە ئێستا 1975 ملیم باری و پار 920 ملیم باری بوو ئەمانە زۆر جێگە دڵخۆشین زۆربەی زۆری ناوچەکانی تریش 200 ملیم و 300 ملیمی فەرقە هۆکاری ناو شاری سلێمانیش تەوان ڕێژەی بارانبارین خۆتانەزانن جیاوازە پەیوەندی بۆ وێزگانەوە هەیە کە پێوانەی ئاوەکەکەن لەخوای گەورە بەزیابێ لە ئێستاە بڕاتە نەبێ ئەوەی لە ینی ئێمە چونکە بەرپرسیارەتیمان هەیە لە پێوانەی ئاوی هاتوو و بۆ بەنداوەکانمان بە تایبەتی بەنداوی دوکان و دەربەندیخان ئەوەی لە تەوقعی ئێمە نەبووە ینی تەوقع نەکراوە کە ئەو ڕێژە زۆرە بێت ئێمە بڕێکمان داناوە هەچەنە بڕی بارانبارینەکە زیادە دوای هۆکارەکەی ڕوونەکەمەوە بۆچی لە تەوقعی ئێمە دەرچوو ئەوەی کە لەسەر سنوورەوەیت لەخوای گەورە بەزیابێ زۆر باشە وەسم بە تایبەتی سنووری پارێزگای سلێمانی کێشەمانیە و لە وشکە ساڵی تێپەڕین و ئەگەر بەم شێوازە خۆی کێشەکە لە چیە مەسەرەن کە ئێمە تووشی کێشە ئەبین جاری وە هەیە ئاڵین ئەم ساڵێکی هەرچەندە باران زۆر باری بەڵام تەماشاکەی وەکو پێویست ئاوی ژێزەوی نەبوژاوەتەوە وەکو پێویست کانیا و کارێزەکانمان نەبوژاوەتەوە کارەکەوەیە بە شێوازێکی منتەزم باران نەباری ینی بە شێوازێکی عشوایی باریوە بۆ نمونە ئەمڕۆ بارە نەبارێ دوای 3 هەفتەی تر بارە نەبارێ بڕەکانیشی زۆرە بەڵام لەبەری بە بەردەوامی نەباریوە مەسەن هەر ئەینەن بەڕ ئەگەر بهاتە و لەسەر یەک مەسەن 2 ڕۆژارێ 3 ڕۆژارێ بباریە زەوی وشک نابوو بۆ شێوازێکی ئێستا کە هەیە و بەنسبەت ساڵەکانیشەوە بە هەمان شێوە مەسەن ساڵی 2021 بەنسبەت ئێمەوە ئێمە سەرەی مائیمان هەیە مەسەرەن لە لە یەکی دەست پێکا بۆ سینەوە مە ساڵی ئاوی پێڵن زیاتر بۆ مەسەلەی وەتەر مەنیجمنت ئێمە ئیش لەسەرەوە ساڵە ئاویاکەین کێشەکە لەوایە ساڵێک زۆر باشە ساڵێک تۆزێک کەمترە بارێ ساڵێکی کەمتر ینی ئەو ساڵێکە زۆرە بارێت تەعویزی 2 ساڵە وشکە ساڵیە نایەتەوە لەبەرەوەیە کاڵێن کێشە دروزێ بە سپاس بخوا ئەگەر بەم شێوازە بەردەوام بێ ساڵی ئایندەژۆک و ساڵی پار و ساڵی داهاتوش بەم شێوازە بێ ئینشاڵڵا هیچ کێشەیەکمان نابێت چونکە زۆربەی زۆری کانی و کاریاوەکانمان کارێزەکانمان بژاونەتەوە تەسەورەکەی لە قەزای قەرەداخ کارێزێکمان هەیە لە کۆتایی هەشتاکان و بیدایەتی ساڵی نەوەتەکان و وشک بووە سپاس بەخوای گەورە چەنە لە ساڵی 2019 زۆرترین ڕێژەی بارانباری لە ساڵی 1946ەوە تا ئەم بەروارە لە ساڵی 2019 بۆ کە 1380 ملیم باران باریوە بەڵام نەبوژایە ئەو کارێزە سپاس بەخوای گەورە ئەم ساڵ و کارێزە بوژاوە وای کردو بۆ نمونە ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە ببوژێتەوە بەڵێ خۆی ناڵم ساڵی 2021 ساڵێکی وشک بوو بەڵام 22 لەگەڵ 23 ڕێژەی بارانبارین لە 600 ملیم کە تێپەڕەکە ئێمە وەکو سنووری پارێزگای سلێمانی میشاڵین لە دوای 550 ملیم بۆ 650 ملیم ئیتر ئێمە لە سەیفاین و وشکە ساڵیمان تێپەڕانوە توانین بڵێن ئاوی ژێزەوی پاراوە بێتەوە کانی و کانیاوەکانەوە کارێزەکانمانە بوژێنەوە خۆشحاڵێکە لەوایە کە ڕەنگە ساڵی 2019 بۆچی نەبوژاوەتەوە چەند ڕێژێکی زۆر بارانباری هەوکارەکەی ئەوە بێ کە ساڵانی پێش 2019 بە شێوازێکی باش باران نەباری بێ لەبەرەوە 2019 نەیتوانیوە ئەو تعویزە باتەوە ئەو ئاوی ژێرزەوی بۆ شێوازە پڕ بێت و چونکە کاری و کارێزەکان سەرچاوەکان هەن ئاوی ژێرزەویە لەبەرەوە بەڵام 2022 نسبەتەکە بارانەکە باش بوو 2026 الحەمدوللا باش بوو 2023 کە ئەو بڕە بارانە باشە باریوە و بەردەوام بوو ئەگەر جەنابتان ئاگادار بن لە پێش 24 مانگ بەرەو خوارەوە 23 بارانێکی باش باری و کاتەکەشی زۆر بوو لەبەرەوە سپاس بخوا بوژاوەتەوە و ئەمە دەلالەتە لەوەی کە ئاوی ژێرزەویش ڕیچارد بۆتەوە و بژانەی بەخۆی بڵێ هەر بەردەوامی هەبێ بەڵێ کاگاری ئەمە قسەی خەڵکە بێگومان کە ئاڵێ هەرچەنە بارانیش ببارێ خۆ بە چیە خۆی من بەنداوێکی وامانیە کە توانێت ئەم ئاوە گل باتەوە وە سوود لەم ئاوە وەربگیرێت هەر بەڕاستی بەس بەندەوە ویشاکات یان شتێکی تر هەیە کە جێگرەوە بێ بەنداو وڵای خۆی ئێمە هەمیشە هەر خۆشمان کە بارانە بارێ کاتێک کە جۆگەیەکە بینی چەمێکە بینی ڕووبارێکە بینی لە تەلەڤیزیۆنەکانەوە پیشانە درێ من خۆم پێیجێکمانەیە بە بەردەوامی ئاستی ڕووبارەکان پیشانین بەسیترینیان ئاسانترینیان کە خەڵک دەتوانێت بیبینێ چەمی قلیاسانە لە کاتێکی زۆر کەمە ینی ئاوێکی بڕێکی زۆر باش ئاو کە ئێمە خۆمان بەردەوام دیراسەیەکەین و ڕاستەمان داناوە خەڵکمان هەیە شەوانە بە ڕۆژانە بەردەوام تابعەیەکە کەی بینی خەفەتە خۆێڵم ئاوە بۆ کوێچێ بەڵام دوجار ئێمە دوو بەنداوی زۆر گەورەمان هەیە بەنداوی دوکان و بەنداوی دەربەندیخان بەنداوی دوکان لەسەر زەی بچووک و لقەکانێتی لقی با بڵێن کە لە سنووری ئێرانەوە داغڵە بێ هەروها بەنداوی دەربەندیخانیش ڕووباری سیروان و لقەکانێتی لقەکانی چێن مەسەڵەن بۆ ڕووباری سیروان کارڕژ دە بەنداوی دەربەندیخانەوە زمکانە ڕیشێنە
هەروەها تانجەرۆیە ئێمە زۆربەی زۆری ئەوەی کە لە سلێمانی ئەڕوا ئەڕژێتە ڕووباری تانجەرۆ لە ڕووباری تانجەرۆ یا ئەوەی زەڵم کێت ئەڵەن تەقی و زەڵم هاتووە هەمووی دوجار لە کۆتایی ڕژێتە بەنداوی دەربەندی خانەوە سپاس بەخۆی گەورە نا بەفیڕۆ ناڕوا بەڵام جنابتان ئاگادارە لەم چەند ڕۆژەی ڕابردووە هەچەند نامێ قسە لەسەر ئاوی کەم نەم پێشتر باسم کرد تێکەڵاویەکێ لە سلێمانیە لەسەر ئەو بەڕێبەرایەتیانی کە پێیوەستن بە ئاوە نامێ قسە لەسەر ئاوی خواردنەوە بکەم بەڵام بەداخەوە وەرگەڕانی تەنکەرێک کە 36,000 لیتر ڕەنگە گاز یا نەوت یا هەرچ بوارێ بابەتێکی تری هەڵگرت بێ بۆ هۆی بڕانی یا وەستانی ئاوی چەنگەڕێکی شاری سلێمانی کە بەداخەوە ئێمە کە داواکەین بەنداوی زیاتر دروست بکرێ بەنداوی گەورە دروست بکرێ بۆ ئەوێ سەرچاوەی تری ئاو بۆ پارێزگای سلێمانی ئەوە بکرێ حتمما هاوڵاتیانش حەقی خۆیانە ئێمەش بەرنامەمان هەیە و بەڕاستی لە داهاتووشا ئەم ئاو ئەم دوو بەنداوە لەوانەیە کفایەتی ئەم گۆڕانکاریە سەریع و گەشە خێرایی دانیشتوان نەکا ئەوە تا خۆتان نەزانن سەرەن ئەو هەموو ستیانە دروست بوون و بواری کشت و کاڵیش خۆشبەختانە ئەگەر ئاگادار بن جەنابی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لەو کاتەوە دەست بەکار بووە بواری کشت و کاڵ گەشە سندنێکی زۆر خێرای بەخۆیەوە بینیوە وەروەها دەست بەکاربوونی بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاو لە هەولێر سەرچاوەکانی ئاویش گەشە سندێکی تەواوی بەخۆی بینەوە لەبەرەوە پێویستەکە کەمیەتی ئاو زیاتر غەزن بکەین بەنداوی زیاتر دروست بکرێ ئێمە پسپۆڕیمان لە بەربەستی خاکیە پۆندەوانەیە کە دروست ئەکرێ سەن لە سنووری پارێزگای سلێمانی نۆ بەربەستی خاکیمان دروست کردەوە بە تێچووی زیاتر لە 7 ملیار و 400 ملیۆن دینار کە تێک ڕای ئاوی کۆکراوە لەم نۆ بەربەستە خاکیەیە زیاترە لە 1,400,000 متر سێجا ئاو کە جێگەی دڵخۆشیە لەم بارانەیە هەمویان سەرڕێژ بوون وڵی دابش بوون لە ناو سنووری پارێزگای سلێمانیە با بڵێن شارباژەر بۆ حکمیەوەی ناوچەیەکی پێکهاتەی خاکەکەی تۆزێ قورسە و هەروەها خۆشی سەرچاوی ئاوی لەخوا بەزیابێت زۆرە ئێمە زیاتر سەرنجمان ناوەتە سەر ناوچە وشکەکانە و ناوچانەی کە کێشەی کەم ئاویان هەیە بەداخەوە گوندەکانیان هەندێکیان لە مەترسی چۆڵکردنە مەسەرەن چەمچەماڵ و سەنگا و ناوچانەکەمانە 5 پۆندمان لەو سنوورەیە هەر بە نمونە پۆندێکیان پۆندی ژاڵەی مەملەحەیە کە کاتی ئێمە پۆندەکەمان دروست کرد تەنیا 16 ماڵ لە گوندەکەیە بۆ خۆشبەختانە ئێستا 29 ماڵ لە گوندەکەیە خۆی ئەڵێ ئاو ئاوان بزڵبێت جا 10,000 سەر حیوانیان هەبوو ئێستا خۆشبەختانە نزیکی 2,000 سەر حیوانیان هەبوو خۆشبەختانە ئێستا 10,000 سەر حیوانیان هەیە ینی گۆڕانکارێکی زۆر گەورەی دروست کردو لەبەرەوە 5 پۆندمان لە سنووری قەزای چەمچەماڵە پۆندێکمان لە پێنجوێنە و 2 پۆندیشمان لە ناوەندی سلێمانی لە قەمەرتلی و سۆتکەیە و پۆندێکیشمان لە قەزای قەرەداخە و لە ئێستاشات 3 پۆندی ترمان هەیە 2 پۆندیان لە جێبەجێکردنە پۆندی پریسمان هەیە کەوەی کە لەسەر لە شاشەکانە پیشاندرا ئەو پۆندی پریسە لە سانە و 5 تاوا بۆ لە پارێزگای هەڵبجێ چونکە تا ئێستا پارێزگای هەڵبجە لە ڕووی ئاودێریەوە سەر بە پارێزگای سلێمانی لەبەری هۆبەکان بەڕێوەبەرایەتەکان کێشەی یەکەی ژمێریاری و ئیداری هەیە وەروها پۆندێکی ترمان چاڵا و هەر لە قەزای چەمچەماڵە ئێستا لە بواری جێبەجێکردنیان لە سا 15 تاوا بوو پۆندی سێمیشمان کە تەندەرینی بۆ کرا و دەرچۆ بۆ کۆمپانیایەک ئینشاڵڵا لەم کاتێکی کەمە گرێبەستی بۆ کرێ لە قەزای قەرەداخ بەڕێز کاک ئاری ئێوە بەسی کۆمەڵێک ئامار و داتات کردە لە بەردەستانە و کاریشی پێکەن ئەمانە بە ڕووپێوی ئاو ئەمانە بێگومان بەتان دەڕێکی باسێکمان بۆکەی ئەم ڕووپێوی ئاوە بۆ نمونە بە چ شێوەیەک ئەنجامەدرێت بەڵێ خۆی ئێمە هۆبێ حەوز و پیوانەکان کە لە سەرتا ئاماژەم پێەیە ئەم هۆبەیە کۆمەڵی خەڵکی زۆر پسپۆڕن زۆر ئەکادیمین ڕۆژانە تاوان جیازی تایبەتیان پێە کرەنمیتەریان پێەیە ئەو جیازانیان پێیە کە سرعەتی ئاوەکە پێوێ داهاتی ئەو ئاوەی کە مثلا ڕووبارێکی وەکو زمکان یا سیروان یا ڕووبارێکی وەکو ڕیشێن ئەمانی کە ئەڕژێنە ناو بەنداوی دەربەندی خانەوە یا ڕووباری زەی بچووک و لقەکانی بانە چۆمان و لقەکانی چەمی گافڕێن و چەمی قەڵاچۆن ئەم چەمانە پێویستیان بەوەیە ڕۆژانە پێورێن بۆی ئێمە با بڵێن لایانی سەر و خۆمان یا هەر کەسی ئەو کەسانێکە بەرپرسیارن ئاگاداریان بکەینەوە لە کەمیەتی ئاوی هاتوو چونکە گرنگترین ئیش ئەوەیە تۆ ئەمڕۆ بڵێ 500 متر مکعب ئاوم بۆ هاتووە بەنداوی دوکان ئاگادار بە تۆ 500 متر بۆ هاتووە ئاگادار بە چۆن تەسەڕف بە ئاوی خۆتەوەکەی لەبەرەوە ئەم ستافە ئەچنە پێگەی ڕووبارەکان
لە موقعێکی دیاریکراوە کە مەجای تیا هەیە و گونجاوە چونکە هەندێکیان لە بەری نزیکە بێتەوە لە سنووری کۆماری ئیسلامی ئێران ئەوانەی کە سنوورینە و چوارڕووبارە هەندێک کات مەترسی دروستەکات چونکە ڕەنگە پێیان خۆش نەبێ تۆ بەردەوام خەریکیان پێوان نەبی جیازی تایبەتیان هەیە و بەلەممان هەیە بەلەمانە بڕواتە بێجاری وە هەیە خۆیان بەمەلە پەڕنەوە بە ئاوەکەیە پێویستەکە ئیشەکە وایە کرۆسێکشنێکی ئاوەکە دروستەکەن و پێوانەی ئاوەکە وەرەگرن بۆ نمونە بە نمونەیەکی زۆر بەسیط سەر داهاتی بۆی هاوڵاتیان یا جوتیاران یا بینەرانی کورساتی خۆشەویست تێبگەن ئاسانتر بۆ نمونە لە ڕووباری با بڵێن داهاتی ئاومان لە سنووری ئێران و کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆ هەردوو بەنداوی دوکان و دەربەنی خان ئەمە ڕووبارە سنوورەکان باسەکەم لە ساڵی 2021 لە مانگی 1 و 2 ئەمە بە نمونەیەک وەرێگرم چونکە زۆر داتاکان زۆر ناتوانم هەمووی بڵێم لە مانگی 1 و 2 لە ساڵی 2021 96 ملیۆن مەتر سێجا بووە داهاتی ئاومان خۆشبەختانە لە مانگی 1 و 2 ئەم ساڵە عینەن ڕوپێویمان کردوێتەوە عینەن داتامانەوە گرتوێتەوە بە عینەن کات یعنی لە ماوەی ئەو 6 ڕۆژەیە کە وەرمان گرتووە لە مانگی 1 و 2 داهاتەکە لەخوای گەورە بەزیابێ بۆ بە 345 ملیۆن مەتر سێجا یعنی تقریبا لە ساڵ 72 زیای کردووە بەداخەوە یەکێک لە شەڕەکان کە لانە بەرۆکی زەوی لە داهاتەوە بگرێ شەڕ لەسەر ئاوە هەندێک جار لە وڵاتانی دراوسەوە ئەم مەترسیاکەوێت سەر هەرێمی کوردستان بە دروستکردنی بەندا و ئەوانە لەوانەیە ئاوەکان مەترسی لەسەر بێت لە هەرێمی کوردستان ئایا بۆ نمونە ئەوەی کە لە ئێستاە هەیە دڵخۆشکەر هەیە بۆ هەرێمی کوردستان کە بۆ نمونە ئەگەر بەنداویش دروستکرا لە وڵاتانی دراوسێ زۆر گوشارێکی زۆر نەکەوێتە سەر ئاوی هەم ژێرزەوی هەم سەرزەوی لە هەرێمی کوردستان بەڵێ دەست خۆش بێت تەواان ئەوکوا گەدارن کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگەی پرۆژەیەکەوە دروستکردنی 15 بەنداو بۆ بەنداوی کوڵەسەمان هەیە لەسەر ڕووباری زەی بچوو کە یەکێکە لەو ڕووبارە لە قەسەرێشەکانی بەنداوی دووکان لەو ماوەیە کە ئەو بەنداوە گیرایەوە هاوینی ڕابردوو ئاگادارن پرۆژەی خاص کە لە ئادابی کە بەرپرسیارە لە ئادابیکردنی ئاوی خواردنەوە بۆ ناوچەیەک لە قەڵاتزێ کە تووشی کێشەی کەم ئاوی بوون هەروەها بەنداوی داریان هەروەها بەنداوی هیرۆن بەنداوی ئازادگان بەنداوی ئازادی بەنداوی کوردستان ئەمە هەر هەمووی 15 بەنداون کە لە ئێستای هەمویان تەواو بوون هەڵبەتەویش وڵاتێکە حەقی خۆیەتی مناڵم لەوانەیە مەرامێکی سیاسی یا هەشتێکی لە پشتەوە بێ بەڵام حەقی خۆیەتی وڵاتێکە پارێزگاری لەو ڕووبارە هەچەنە بە پێی ئەو یاسانە و دەوڵەتیانە کە هەیە بە پێی و قەرارەتانە کە دراوە ئاو هیچ پاسپۆرتێکی نییە هەموو سنوورەکانە بڕێ هیچ کەسێک بۆی نییە ڕێگەی لێ بگرێ بەڵام ئەوش وڵاتێکە و حەزەری خۆیەکە و بەبێ ئەو بەڵە کێشی کەماویە تەسەورەکەی لە بەنداوی داریان کە ئێمە بەشی سەروی بەنداوەکە ینی سەر و جسمی بەنداوەکە پێڵێن ئەپستریم خوارو بەنداوەکە پێڵین داونستریم ینی ئەو ئاوە کە بەرەدرێتەوە ئێستا ئێمە لە بەنداوی دوکان بەرەدرێتەوە ئەڕواتە خوارەوە ئەو داونستریمەوە ڕوا بۆ جنوب و خواروی عێراق گەراگەدار بن لە بەنداوی داریانە حکوومەتی ئێران تونێلێکی دروست کردووە کەم تونێلە یعنی کە ئاوەکەش دەرەچێت لە بەنداوەکەی خۆشی لە ڕێگەی ئەم تونێلەوە ئاوە گوازێتەوە بۆ منتقەی کەرخ و منتقانەی خۆی حوزی ئاوزەلی ئەو ناوچەی پێ ئاوەدا نەکاتەوە وەتە لە سنووری عێراق دەرناچێت لە سنووری خۆی نایڵێت دەرچێت لەوێ دەرناچێت بەڵێ دەرناچێت توانای گواستنەوەی ملیارێک و 500 ملیۆن متر سێجا هەیە لە ساڵێکە ئاو بۆ منتقەی کەرخۆ و ناوی خوارو تاوان ئێستا پێشتر ئاماژەم پێیا هۆکارەکە چییە گۆڕانکاریەکان زۆر ڕوویاون و ڕێژەی ئاوی کە باسم کرد لە 96 ملیۆنەوە بۆ بە 300 بن تاوانم بەنداوانە چەند ساڵێکە دروستکراون پڕ نەبوون وەڵام خۆشبەختانە لەم دوو ساڵە لە 2022-23 و ئەم ساڵیش کە ڕێژێکی زۆری باران باریوە ئەویش ناچارە بێت کە بەنداوەکان بەرباتەوە ئەو تونێرانش کە دروستی کردو کەمیەتە ئاوی کە بەنداوەکە بەرێنەوە سەرڕێژ بوون یا زۆربیان سەرڕێژ بوون پڕ بوون بڵێن ئیستیعابیە و ئاوە ناکا بیگوازێتەوە یە بەرەو ئێمە هەڵبەتە پێویستەکە حکوومەتی هەرێمیش ئێمە هەچەن دەگەی دڵخۆشیە گەر ئەم بارانە سروشت ئابەم شێوە تەعامل لەگەڵ ئێمە بکە هەر چۆن سیاسەت و مەرامی وڵاتانی دراوسێ بەرامبەر بە هەرێمی کوردستان بگۆڕێ سپاس بەخوای گەورە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ بەڵام تۆ بێ حەزەری خۆ بکەی ئەبێ لە داهاتووە بزانی وا ئەم کەمێتی بارانەکو ساڵەکانی نەوەنۆ و ئایا سیاسەتێکە بۆ نمونە ڕقمی 2030 ڕقمێکە زۆرت لە وڵاتان کاری بۆکەن بڵمە کۆمەڵە گۆڕانکاری لەخوانە دروستکەن لە هەرێمی کوردستان هیچ وڵای خۆی ئێستا بەو پێ بێگەر
ئەچەن من زۆر وەکو خۆم وەکو ئاودێری ئاریفایق مەسەرەن زۆر ئیمانم بەو ماوە درێژانە نییە بۆ گۆڕانکاری کەشوهەوا. ئێوە خۆتان ئاگادارن کۆ28 لە دووبەی کە بەسراو کۆ27 لە میسر و یەکەم کۆب کە بەسراوە لە بەرازیل و کۆ29 بەتەمایە لە وڵاتی جۆرجیا ببەسرێ بڕواتانە بێ تۆ بیرۆکەیەکت هەیە فکرێک باسەکرێ وڵاتە زلێزانی کە گەورەترین گۆڕانکاریان لەسەر کەشوهەوا دروست کردەوە بۆ نە وڵاتی وەکو ئەمریکا وڵاتێکی وەکو ئەڵمانیا ئەو وڵاتە زەبەلاحانە کە شۆڕشێکی پیشەسازی زۆر گەورە هەیە تەسیراتی زۆر گەوریان هەیە لەسەر گۆڕانکاری کەشوهەوا بە کەمترین بەشداریکردن بەشداریان کردووە. هەموو پێشنیارانش کە کراوە چەکی زۆر گەورە بەکارهێنراوی وڵاتی وەکو ئیمارات مەسەرەن بە 300 میلیۆن متر 300 میلیۆن دلار یا وڵاتی وەکو بەریتانیا بە 100 میلیۆن پاوەند بەشداریەکە هیچ هەر من ئەمە لە ڕاگەیاندنەکانەوە نەتیجەی ئەو کۆ28 کە لە دووبەی بەسترا هیچ نەتیجەیەشی نەبوو لەبەرەوە ئەو ماوە درێژانە کە دانرێ من پێم وایە یاریکی ئەوە بێت لە کەشوهەوایە خۆشانوانە زۆر قەنەعەتیان پێ نەبێ ڕەنگە بۆ هەفتەیە 2 هەفتە ئەگەر ببینی پێشبینیەکان ئەکرێویش دیراسات و بە تەکنیکێکی زانستی ئەزان ئەو کەشوهەوایە کە لە دەریای سوورەوە یا دەریای ناوەڕاستەوەیەت بەرەو ئەم هەریەمە یا بەرەو هەژ وڵاتێکی ترە ڕاتوانرێ قیاس بکرێت بەس بۆ ئەو ماوە درێژانە تەسەور ناکەم بتوانرێ بەڵام هەرە بێ حەزەرکەیت چونکە خۆتان نەزانن ئەوەن بە شتێکی دایما ئەوە باسەکەم بە قسەیەکی ئەوەی حەزرەتی یوسف مەسەرەن تەنیا بە خەونێک هەرچەندە معجزەیەکی ئیلاهی بووە بە خەونێکی مەلیک پاشاکە هاتن بە چەند تەکنیشێکی زۆر باش میلەتێکیان ڕزگار کرد لە قات و خوڕی و برسێتی لەبەرەوە ئێمەش پێویستەکە حەزەرکردن ئەوەش نەبێ ئەگەر گۆڕانکاریش ڕوونەیە ئێمە با بڵێن ئەوەش دو ساڵی 2030 گۆڕانکارێکی زۆر گەورە ڕۆیە و بەلایانی خراپیشان ڕۆیە ئێمە 2024 6 ساڵمان لە بەردەسایە لە ماوەی ئەم 6 ساڵە پێویستەکە حکوومەتی هەرێم بەڕاستی دەستەیەکی تایبەت بە ئاو پێک بهێنێ ئەم دەستەیە پەیوەندی ڕاستەخۆیان بە ئەنجومەنی وەزیرانەوە بێ بودجەیەکی تایبەتی بۆ تەرچکە بەڕاستی ئەگەر کە ئاو نەما ینی کوشت و کاڵ چی لێ بکەم کە ئاو نەما منە هەمووستێت چی لێ بکەم کە ئاو نەما هیچ شتێک بەهای نامێنێ لەبەرەوە پێویستەکە من ئەگەر هاوڵاتیە بم ئەگەر ڕێگەیەک نەبێ ئەم ڕێگایانی کە هەیە گەر تێکیش بچێت توانم بە خاوتر بڕۆمە توانم تحمل کەم تێپەڕێنم بەڵام کە ئاو نەبوو خۆتان نەزانن لەم چەند ڕۆژای ڕابردووە بەهۆی شکانی بۆری دوکانەوە چ کێشەیەک لە سلێمانی دروستبوو بەداخەوە لە ناوچەی چەمچەماڵ من خۆم لەوێ کارم کردووە بڕواتانە بێت لە هاوینە هەفتەی جارێک ئاوێتەوە جاری وایە ڕوا بۆ 10 ڕۆژ جارێ ئاوێتەوە خەڵکەکە زۆر وەزعیان خراپ ینی لە هەموو ستاندەرەکانی جیهانی تێپەڕانوە لەبەرەوە پێویستەکە بەنداو دروست بکرێ ئەو دۆسێ ئەو دەستەی کە باسم کرد پێویستە حکوومەتی هەرێم لەسەر خەت بێ بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان باشەکە گاریوە بودجەکەی تەرخان کردوا دەستەکەی دروست کرد چی تر بکات ینی بە بەنداو دروست کات پۆن دروست کات چی بکات کە بۆ ئەوەی کە ئەم بەس با قسە نەبێت بۆی کە هەنگاوی جدی بنرێت ئەو مەترسیانەی کە باسەکرێت گریمان ڕووی لە هەرێمی کوردستان کرد بەڵێ هەبن بۆیە باس ئاماژەم بەوەیە ئەم 6 ساڵی کەماوە ئێمە گەر تان پرۆژە بەنداوی زۆر گەورە هەیە بەنداوی مامناوەند هەیە بەنداوی بچووک هەیە بربەستی خاکی هەیە لە ئێستاە بۆ ئەم 6 ساڵی کە هەمانە ئەبێ پەلە بکرێت لەوەی کە ئەو پرۆژە استراتیجیانی کە هەیە بۆ ئێمە دیراسەمان کردووە حتمما بەڕێوەبەرایەتی لە سلێمانی هێناوی بەڕێوەبەرایەتی بەندا و کۆگاکانی ئاوە دڵنیام کە زیاتر لە 50 شوێن 6 شوێن لە سلێمانیا سنووری پارێزگای سلێمانیا دیراسەیان کردووە هەندێکیشی توێژینەوەی بۆ کراوە هەندێکی دیراسە و دیزاینیشی تەواو بووە خێرا بخرێتە بواری جێبەجێکردنەوە کاراسانی بکرێت کۆمپانیای زۆر باشمان هەیە خەڵکی زۆر باش هەیە کۆمپانیەکان بودجیان بۆ تەرخان کرێ پارەکەیان نەوەستێ بەداخەوە جاری وایە من ساڵی 2022 و 23 بڕی 2 ملیار و 200 میلیۆن پرۆژە بڕواتانە بێمەنە بە ناڕەحەتی لە بەڕێوەبەرایەتی گشتیمان کە خۆشبەختانە ئەوان هاوکاریان کردین دوای چۆتە وەزارەت لە وەزارەتی هاوکاری کراین گەشتۆتە وەزارەتی دارایی لەوێژ موافقەتیان بۆ کردین بەو ناڕەحەتیە موافقەتمان هێناوەتەوە لێرە پارە نەبووە پارەی نەختینە نەبوو پارەکە وەرگرین پرۆژەکان گەڕاوەتەوە تقریبی 700 میلیۆن دینارمان سەرف کردو لە 2 ملیار و 200 میلیۆن دینار لەبەرەوە ئەبێ ئەوەی کە جەنابە باسێکەکەی بەڵێ بەنداوی زۆر باش هەیە شوێنی زۆر استراتیژی دیاری کراوە ئێمە خۆمان پلانێکماندانە لەسەر ڕووباری لەسەر چەمی زەڵم ئاوێکی زۆر باشە
توانێت بەنداوی زۆر گەورە ئەگەر نیەت هەبێ بە دروستکردنی هەل ئێستەوە توانێت دەست پێ بکرێت بودجێ بۆ تەرخام کرێت تەوان خۆتان نەزان بەنداوی دوکان دروست کراوە زیاتر لە 29 گوند 30 گوند کەوتۆ دژێرەوە کاتە حکوومەتی عراقی قەرەبووی ئەم گوندانەی کردوێتەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش گوێ بۆ نەیە باخی چه هاوڵاتیەکە چ بەرپرسیەکە چ کەسێکەکەوێتە مەترسیەوە یا بەرژەوەندی چ کەسێک ئەوە بێ ئەبێ دەستکەن بە دروستکردنی کۆمپانیای ئاسانکاری کرێ بۆ کۆمپانیاکان لەبەری لە کەمترین ماوەیە زۆرترین بەندا و دروست بکرێ چەندە خۆشبەختانەم چەند ساڵی ڕابردوو ئاگادارن کۆمەڵی بەندا و دروست کراوە بەڵام کفایەت نییە پێویستە لەسەر سنوور ئەو ئیشە بکرێ شوێنی زۆر باشمانەیە ئەتوانێت دەست پێ بکرێ ئینشەڵڵا بەو شوێ بێ جا کاک ئاری ئایا وا هەیە هەندێک گۆڕانکاری نەرێنی مرۆڤ وای لە ڕووبارەکان کردبێت یان ئاوی سەرزەوی بە شێوەیەکی گشتی کە مەترسی بۆ سەرکەمبوونان دروستکە بۆ نمونە گۆڕینی ڕێڕەوی ئاو ئەمانە هیچ مەترسیەک دروستەکە لەسەر ئەم بڕی ئاوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە ساڵی 2022 یاسای ژمارە 4 ساڵی 2022 یاسای پاراستنی تایبەت بە پاراستن و بەکارهێنانی سەرچاوەکانی ئاو وەم ساڵیش ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی سەرچاوەکانی بە سوپاسەوە سەرقاڵی دەرکردنی ڕێنمایەکین بەو یاسایە پاراستنی قەراغ و ڕۆخی ڕووبارەکان لەگەڵ بەنداوەکان و لەگەڵ پۆندەکان وەروها پاراستنی چۆنەتی بەکارهێنانیان بە پێی یاسا و ڕێنمایەکان گەورەترین کێشە لە ئێستاە ئەو زیادەڕەوانەیە کە کراوەتە سەر ڕووبارەکان ئەو زیادەڕەویانەیە کە کرێتە سەر ئاوی ژێرزەوی لێدانی و بیرە نایاسایانەیە تاوانمانەمی کاریگەریکی زۆر نەرێنی هەیە پێویستەکە ئەو یاسایانەی کە دەرکراوە ڕێنمایی ئەو ڕێنمایانەی کە دەرەکرێت پێویستە جەختی لێ بکرێتەوە و پێویستە لایەنی دادوەری دەسەڵاتی دادوەری بە تایبەتی لەناو پارێزگاکانە ئێمە بەداخەوە مەسەن لە سنووری پارێزگای سلێمانیە ئێستا ئەوەی کە من ئاگادارم هەڵبەتە لەوانەی لایەنی پەیوەندیدار ئیجراعاتیشیان کرد بێ خەڵکێکی زۆریش درابێ بە دادگا بەڵام کێشەکە لەوایە لەبەروی سزاکان زۆر قورس نین سزاکان زۆر قورس نین خەڵک لەوانەیە زۆر گوێی پێنەیە یان بەهۆی واستەکاریەوە بڕواتانە بێ من سەردانی ئەمریکامان کرد بۆ هەرم بواری ئاودێری خۆمان لە ئیفشنسی ئیریگەیشن دەورەیە بوو لە وڵاتی ئەمریکا لە ویلایەتی یوتا ڕووبارێکی ڕووباری کۆلۆرادۆ بەناو 7 ویلایەتە ئاڕوا بڕواتان هەبێ من خۆم لەوانەیە لەگەڵ ئوستافەیە کە ڕۆشتین بە تێکڕای ئەم ویلایەتانە ڕۆشتین لەسەر ڕووبارە یەک زیادە ڕەویمان نەبینیوە لەسەر ڕۆخی ئەو ڕووبارە لەبەروی حکومەت خۆی تەسەڕوفاتی پێواکە سەیرانگان ناکرێت چونکە دروستکردنی ئەم سەیرانگایانە ئەم گەشت و گوزار حەزمان لێتی حەزی شەکەین بکرێ بەڵام تۆ یەیت سەیرانگایە لەسەر ڕۆخی ڕووبارێکی هەم پیسەکەی هەم بەڕاستی لەوانەیە ئاو بەفیڕۆ بدرێ لەوانەیە گۆڕانکاری ڕێڕەوی ئاوەکە بێتە هۆی کەمبوونەوە لە داهاتی ئاو بێتە هۆی مەترسی ئیتر لەبەرەوە بەڕاستی ئەبێ و یاسایانە جێبەجێ بکرێ کە دەرچوون و ڕێنمایان پێ دەربکرێ بەداخەوە بەڵام کاریگەریان هەبووە باشە کاکاری لە سەرەتای مانگی چوارین پێشبینیەکان چیمان پێڵێ بۆ مانگی 4 و 5 بۆ ڕێژەی بارانبارین لە هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی دەوروبەری خۆی ئێمە وەکو باسم کرد مانگی 1 2 3 4 تەنانەت مانگی 5 تاگاتە کاتی باران بڕان ئەمەلمان زۆرە سوپاس بەخوای گەورە تا ئێستا ڕێژەکە زۆر باشە ئەگەر مانگی 4 بەبێ پێشبینیەکان و بپێ و داتایانە کە هەیە لە کەژناسی سلێمانی و کەژناسی هەرێمەوە لە شەمەی داهاتووە شەپۆلێکی تری بارانبارین ڕوو لە ناوچەکەکە ئەوەتە خوازین داواکاری لەخوای گەورە کە چۆن ئالەم ناز و نیعمەتی ئەم بڕەبارانەی پێشووترا بێبەشی نەکردین هەر بەو شێوازە بێت ئەمەل هەیە کە ئیشەڵا بڕەکە زۆر زیاتر بێ هەرچەند ئەگەر نەشبارێ ناڵم ئێمە سپاس بەخوای گەورە لە سەی فاین و لە مەترسی وشکە ساڵی دەرچوین بەڵام تا بارێ باشترە ئیشەڵا تا تەسەوڕەکەم تا بیدایەتی مانگی 5 و باران بەردەوام بێ زۆر باش بەس لاوە کرد ئێوە بەلانی کەمەوە هەفتەی جارێک ڕووپێوی ئاو ئەنجامەدەن وا هەیە بۆ کواڵیتی ئاوەکەش هیچ پشکنینێک ئەنجام بن بۆ نمونە بەداخەوە ئێمە هەندێک کارگەمان هەیە ئەو ئاوەی کە دوای بەکارهێنانی باڵێ بەداخەوە ئیکاتۆنەوە ئاوەکان کە ئاوی سازگارە ئایا هیچ پشکنینێک ئەکەن و ئەم کواڵیتی ئاوەش بزان بارودۆخی چۆنە؟ بەڵێ ئەم لە سەرەتا بیرن چوتەوان هۆبێ حەوز و پێواناویەکانمان لە ئێستا من سەرقاڵی ئامادەکارین زۆربەی زۆری ئامێرەکانیشمان ئامادە کردووە ئەجیزەی تایبەتیشمان هەیە بە پێوانەی بە پێوانەکردنی کوالتی ئاو
من لە بەرنامەی داهاتووە بەرنامەمان هەیە کە بەدڵنیاییەوە زۆربەی زۆری ڕووبارەکان ئێمە لەگەڵ پێوانەی ئاوەکە کوالیتێکەشێ پێوین بەرنامەمان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی سلێمانیە هەماهەنگی بکەین بەوەی کە بۆ نمونە ئێمە ئاومان هەیە لە منطقەی ڕووبارانەی کە هەمان لە شارە زوورەوانی هەمانە لە شار باژێر هەمانە لە سنووری ئیداری ڕاپەڕین لە ناوچەکان لەگەڵ پێوانەی ئاوەکە کوالیتی ئاوەکە پێکهاتەی ناو ئاوەکە بۆ نمونە کالسیۆمی زۆرە پۆتاسیۆمی زۆرە مەگنیسیۆمە بۆ چ ڕوەکێک گونجاوە بۆ چ ڕۆیەک شیاوە بۆی جوتیار لە خۆیەوە دەست نەکا بە ڕواندن جاری وا هەیە تەماشاکە لە بەروبوومێک لە ناوچەیەک هەرچەنە زەویەکەی زۆر بە پیتە بەڵام تەماشاکەین بەرهەمەکەی وەکو پێویست نییە ئێمە لە داهاتووە قسەمان کردو لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵ لە بەرنامەمان هەیە ژوورەکەشمان بۆ دروست کردووە ئامێرەکانیشمان بۆ پێکێناوە چاوەڕێیەکەین هەیکەلی تەنزیمی هۆبەیەکمان بۆ دروستکەی بەناوی کوالیتی ئاوەوە بۆی بتوانین ئەو هەمانگە دروستکەین و لە داهاتووە ڕێنمایی جوتیاران بکەین بەوەی کە ئەم ئاوەی کە لەم سنوورەی توایە و ئاوی زەویەکەتی پێی بۆ چ بەروبوومێک باشە و سوودی لێوەرەگرێ باشە کاگەری و بۆ تا پرسیار ئەم ڕێژە بارانبارینی کە ئەم ساڵ هەرێمی کوردستانی گرتوتەوە ئەکرێت بڵین کاریگەری لەسەر ئاوی ژێرزەویش هەیە و بەپێی ڕێژە و بەپێی داتاکان ئاوی ژێرزەوی لە چ ئاستێکایە باشە بۆم ساڵ بەڵێ تەوان سپاس بەخوای گەورە ڕێژەکە زۆر باش بووە و ئێمە بەپێی ئەو داتایانە بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی لە سلێمانی لە هەفتەی ڕابردووە بەڕێز خومارخان بەڕێوەبەری ئەو بەڕێوەبەرایەتیە ئێمە گفتوگۆمان کردووە و هەندێک جەنابیشیان چەند لێدوانێکیە کە خۆشبەختانە خۆی سلێمانی 4 ئاوزێڵی هەیە با بڵێن ئاوزێڵی پێنجوێنی هەیە شارە زووری هەیە دوکانی هەیە چەمچەماڵ و سەنگاوی هەیە ئەم 4 ئاوزێڵە دابش بوون بەسەر 12 زۆنە تاوانە خوشتەیە لای بەڕێزیانە هۆبەیشان هەیە هۆبەی پێوانەی ئاو چەند بیرێکی مراقبەیان هەیە ئەم بیرانە بە بەردەوامی تیمەکانیان تیمی شارەزا و پسپۆڕیان هەیە مراقبەی ئاوی ژێرزەویەکەن خۆشبەختانە سپاس بۆ خوای گەورە ئەوەی کە من پرسیارم لێ کرد و قسەم لەگەڵا کرد ڕێژەکە زۆر باشە ئاوی ژێرزەوی لە خوای گەورە بەزیابی لە سنووری پارێزگای سلێمانیە لەم کاتەیە و چاوەڕێژەکەن لە مانگی سێە ئاوی ژێرزەوی زیاتر بەرز بێتەوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئاودێری سلێمانی بەچی تێبینی ئەوە ئەکەین کە ئاوی ژێرزەوی بەرز بۆتەوە وەکو باسم کرد کانیا و کارێزەکان سەرچاوەکان ئاوی ژێرزەویە زۆربەی زۆری لە 180 بۆ 90 کانیا و کارێزەکانمان بژاونەتەوە ئەوانش کە لە ساڵی 2019 بژابوونەوە ئەم 4 ساڵی ڕابردوو وشکیان کردبوو ئەوانش کە لە پێشتران نەبژابوونەوە سپاس بۆخوا ئەم ساڵ بژاونەتەوە ئەمەش دەلالەتە لەوەی کە ئاوی ژێرزەوی سپاس بەخوای گەورە گۆڕانکاریی باشی بەسەر هاتووە زەوی پاراو بۆتەوە بەڵام کاریگەری بەڵای هۆکاری سەرەکی بۆی ئاوی ژێرزەوی کێشەی بۆ دروست بێ یا کەم دابەزێ زۆربەی زۆری لێدانی ئەو بیرانەیە کە هەیە ئەو بیرە نایاسایانەیە کە هەیە ئەو نەبوونی مراقبە تەسەوڕەکەن وڵاتێکی وەکو ئوردن کە زۆر کێشەی ئاوی هەیە ئاستی ئاوی ژێرزەویان دابەزیەوە بۆ 1500 متر قۆڵی تەنانەت بیری ماڵان هەموو بیرەکانی کە هەیە لەژێر بەڕێوەبەرایەتیی مراقبەیان ئەم بەڕێوەبەرایەتیە لەژێر کۆنتترۆڵایەکو چۆن سەیتەرەی کارەبا شەوان ناخەون بەردەوامی لە خزمەتان لە سلێمانی ئەوانیش لەوێ بەڕێوەبەرایەتیان هەیە بەردەوام مراقباکەن هەموو بیرەکان کۆنتترۆلی لەسرە هەج ماڵێک زیاد لە حەدی خۆی بەکاربێنێ ئەمان لێرەوە با بڵێن ئیشارەیەکی تەحزیریەیە کە ئەو بیرە لە فڵان مووقعە ئاوی زیاد لێ دەرهاوتوان لای خۆیانەوە بیکوژێنەوە ڕایگرن بەکارینێنێ تاو کاتێک کاگاتەوە ئاستی خۆی هەفتەی ڕابردووی کە لە میوانەکان نمونەیەکی لەسەر هۆڵندا هێنایەوە کە خۆی لەوێ ژیا بوو باسی لەوە کرد کە تەنانەت بیر لە وڵاتی هۆڵندا ئەگەر بۆن منە کەسێک باخێکی هەبێت کەسێک لە ماڵێکی خۆیان بیرێکی هەبێت بێگومان لە دەرەوەی شارەکە پێوەری ئاوی وەدانراوە کە چەند بەکاربێنرێت ئەوەنە پارەی وەربگیرێت ڕاست بەڵێ ئێستا ناڵم وەکو باسم کە لە وڵاتیشی کوردنا هەموو بیرەکان هەموو بیرانێکەیە ئەبێ هەمووی بەڕەزامەندی بێ زۆر جەختیان کردوێتەوە یاسای زۆر قورسیان داناوە تەسەوڕەکەی بۆ وڵاتی بۆ شارێکی وەکو سەنعا کە پایتەختی ئوردنە ئاو زۆر قورس بووە لەوێ ئیشەڵای من ناگەینەوە مەرحەلەیە هاوڵاتیان داواکەم لە بینەرانی بەڕێز لەو کەسانی کە ینی بەتەمان لە داهاتووە بیر لێبن بڕواتانە بێ ئەوەی ئێمەی زانین ئەوەی کە پسپۆڕانی ئەو بوارە باسێکەن ئێمە گفتوگۆمان لەگەڵا کردوون بۆنەوەی داهاتوو زۆر خەتەرە پێویستەکە خەڵک هەموو کەسێک لە ئاستی خۆیەوە ینی من کە بینم بڕواتە نەبێ کە بینم کاتێک ئاوی خواردنەوە یەتەوە لە گەڕەکانە بڕواکەی معزەبم کاتێک کە بینم بەردرگای پێشۆن
وڵاتیشی وەکو ئوردن کە با بڵێن پایتەختەکەی سەنعایە 300 کیلۆمەتر بە بۆری لە پاڵاوگەوە ئاوی بۆ پاڵێورێ و ئەهێنرێ بۆ ئاوی خواردنەوە ئەوە نەقورسەکەوەیە کولفەیەکی زۆر زۆر هێزگار زیاد لە پێویست سەرفەکرێ ئێ هاوڵاتی بەڕێستۆ ئاوێکە قیچێکە بەدانانی تەوافەیەک بۆی ئاوەکە بە فیڕۆنەچێ شۆرنی سیارەیەک لە غەستێک لەوانەیە زۆر بۆ تۆ کولفەی شۆنە قورسیتە نەچێت تا لەو ئاوە چنێ بە زەحمە دەگاتێتەوە دواتر ئەگەر کێشەی ئاو ڕووبا لە هەمومان ڕوایە بەڕاستی من کە خەمی ئاومە جەنابە کە خەمی ئاوتە ئەم پرۆگرامانە کاکرێ ئەو پسپۆڕانی کە لێدوانێن لەسەر ئاو هەمووی لە خەمی وایە خۆتت بە تەنیا من نیم بەڕاستی لەبەرەوە پێویستە هەموو کەسێک لای خۆیەوە ئەگەر خیاڵی لای ئەوەیە بیرێکی نایاسایی لێبە ئەگەر خیاڵی لای ئەوەیە کە زیادەڕەوی لە ئاوا بکە ئێمە پۆنتی ئەلیاوەمان هەیە بڕواتانە بێت 120 مزەخەیتایە من خۆم جاری وا هەبووە ئەگەر ڕۆژ بێتن بۆ قەرەداخ سوێراوە هەیە سپاس بخوای گەورە خۆم پێمان خۆشە چونکە نسبەتێکی زۆر زۆر سەوزایی گۆڕانکاریکی زۆر گەورە لەو ناوچەیە ڕوویاوە 120 مزەخەیتایە ئەو پۆندا لەخوای گەورە بە زیابێت لە گەرمترین هاوینی شاوشکی نەکردووە چونکە زیاد لە 400,000 متر سێجا ئاوەگرێ ئەمە دروستکردنی بربەستێکی خاکی گۆڕانکاریکی زۆر زۆر گەورەی لە ناوچەیە دروست کردووە هەر لە بابەتی بایۆدایڤرسیتیا کە ئەحیا زیندووبوونەوەی با بڵێن بوونەوەران ئەنواع تێر و تویر لەو ناوچەیە دروست بووە ئەگەر بێت و ئەو هاوڵاتیانە من خۆم لێەوە ڕۆشتم خەڵکی وا هەبووە لە بەرەوەی بەلاشە لە بەرەوەی پارە نایە بڕاتە بێ زەخەکەی داگرسانەوە غەتاسەکەی داگرسانەوە بە بەلاش ئاوە کارڕوە ئێخر بۆ ئەوەی پێویست پێێتی ئاوی باخکەتی پێبە ئەوەی پێویست پێێتی ئاوی دارەکانی پێبە پێداویستی خۆتی لە دابین کە دوای بیکوژەنەرەوە پێویستەکە حکوومەتی هەرێم بەڕاستی بە پێی ئەو یاسای ژمارە 4 ساڵی 2022 یاسە دانراوە و سزاش دانراوە بۆ کەسانە بەڵام پێویستی بە ڕێنمایی ئێمە ئەم ساڵ خۆشبەختانە لە بەڕێوەبەرایەتی گشتیمان کۆبوونەوەی کرا ڕێنمایەکی زۆر تایبەتمان دەرکردووە تەبارەت تایبەت بە بەکارهێنانی ئەو مزەخاتانە تایبەت بەکارهێنانی ڕۆخی ڕووبارەکان ئەتا پرۆژێکی گەشتیاری کێت کابرا وەبەرهێنانێکە داواکە زەویکی پێ بدرێت لە ڕۆخی ڕووبارەکانە پێویستەکە بەپێی ئەو ڕێنمایە تازەیە داوای ڕەزامەندی بکات لە بەڕێوەبەرایەتیەکانی ئاودێری یا ئاوی سەرزەوی بۆی ئێمە ڕێنماییان بکەین چەندێ دوور بکەونەوە بەنسبەت ئەو بکارگانی کە جنابیش باسە کرد ئێمە 5 راپۆرتی ژینگەیمان ژنێکی ژینگەیمان پێگەێنا 5 راپۆرتی زۆر زۆر گرنگمان لەسەر ئەو ڕووبارانەی کە لە سنووری پارێزگای سلێمانیا هەیە کە بەداخەوە سە بۆ نمونە ڕووباری تانجەرۆ کە زیاتر لە سا 75 ئاوەکەی پیسە کە ڕژێتە ناو بەنداوی دەربەندی خانیشە هۆکارەکەشی چییە لە ڕێگەی 12 ئاوت لێتەوە هەموو پاشەڕێی ئاوی سلێمانی ڕۆتە ناو کە پێویستەکە ئێمە راپۆرتمان ناوە بەسەر و خۆمان راپۆرتمان ناوە بە یەکەی ئیداری ناوچەی پارێزگای سلێمانی کە پێویستەکە بەڕاستی هەموو ئەو کارگانە لە سنووری ناوچەی تانجەرۆ و هەروەها هەموو ئەو با بڵێن ڕووباری چەمی بازیانمان هەیە کە ئەو کارگە چیمەنتۆ گەورانەی کە هەیە کارگەی ئاسنەیە پاشەڕەکانیان ڕژێت پێویستەکە یەکەی ریسایکلین دابنێن پێش ئەوەی ئاوەکە بچێتە ناو ئاسانە توانێت یەکێکی ریسایکلین دابنێ پاشەڕۆ قورسەکەی لێ جیا بکرێتەوە ئاوەکە ئەتوانێت بەکاربێنرێ بۆ کشتتوکاڵ بکرێتەوە ناو ڕووبارەکە هەم ڕووبارەکە پیس نابێ هەم کاریگەری نایە بەداخەوە بێت هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشی و پیسبوونی لە کۆتایە بەنداوی دەربەنی خانشکە ئاوی خواردنەوە بۆ شارشکەی دەربەنی خان و بۆ چەند ناوچێکی تر دیارەکە زۆر زۆر سپاس بۆ بەڕێستان